خوێناویترین ڕوبەڕووبوونەوەی سەربازی سەدەی 21 دادەنرێت. ئەمریکیەکان لەو شەڕەدا چەکی قەدەغەکراویان بەکارهێنا. چۆن هێزی نخبەی عێراقی گەمارۆی ئەمریکیەکانیاندا و شپرزەیان کردن. ئەگەر ئەمریکیەکان چەکی قەدەغەکراویان بەکارنێنایە شەڕەکەیان بە ئاسانی یەکلا دەکردەوە. چۆن ئەمریکیەکان لە شەڕی یەکلاکەرەوەی کەوتنی سەدام حوسێن لە بەغداد تێکشکان. شەڕی مەتار جەنگی یەکلاکەرەوەی ئەمریکیەکان و هێزی نخبەی عێراقی لە دوا شەڕی کەوتنی بەغداد. لە جەنگی ساڵی 2003 سوپای ئەمریکا بۆ ڕووخاندنی دەسەڵاتی سەدام حوسێن شەڕ و پێکدادانی خوێناوی لە نێوان هێزە تایبەتیەکانی عێراق و هێزی نخبەی ئەمریکی لە فڕۆکەخانەی بەغداد ڕوویدا. ئەو ڕووبەڕووبوونەوە سەربازیە بە شەڕی مەتار دەناسرێت. زانیێرەکانی دوای جەنگەکە باز لەوە دەکەن هەزاران سەربازی تایبەتی سوپای عێراق لەو پێکدادانەدا بوون بە قەرەبروت و سوتاون. سەدان سەربازیش تەرمەکانیان نەدۆزراوەتەوە. بۆچی لەو شەڕەدا ئەمریکیەکان چەکی قەدەغەکراویان بەکارهێنا و کۆمەڵکوژیان ئەنجامدا. ئاشکرابوونی نهێنیەکانی دوای جەنگی داگیرکردنی عێراق باز لەوە دەکەن هێزی نخبەی سوپای عێراق پێگاتوو لە گاردی کۆماری و فیدایی سەدام و ئەو جیهادیە عەرەبانەی هاتبوونە عێراقەوە بۆ شەڕکردن دژی ئەمریکا و چەند چەکدارێکی ئەزامنی و هەواڵگریە زۆر تۆکمە و تایبەتی و مەشق پێکراوەکان توانیان سوپای ئەمریکا لە ناو فڕۆکەخانەی بەغداد گەمارۆ بدەن و جڵەوی شەڕەکەیان لێ وەربگرن و تێکیان بشکێنن. چەند سەرچاوەیەکیش بازەوە دەکەن سەدام خۆی سەرپەرشتی ئەو شەڕەی کردووە چونکە بۆ ئەو شەڕی مانوونەمان بووە. ئەوەش وای کرد ئەمریکیەکان چەکی قەدەغەکراو بەکاربهێن و جەنگەکە لە بەرژەوەندی خۆیان یەکلایی بکەنەوە. ڕۆژنامەی عەرەبی جەدید لە زاری یەکێک لەو ئەفسەرە عێراقیانەی بەشدار بووە لە شەڕەکەدا دەڵێت ئەو چەکانەی ئەمریکیەکان لە شەڕی مەتار بەکاریانێنا بە تەواوەتی جەستەی سەربازانی نخبەی سوپای عێراقیان دەسووتاند و دەیکردن بە خەڵووس. بە جۆرێک چەندین سەربازی عێراقی تەنانەت تەرمەکانیشان نەدۆزراونەتەوە و بوون بە خۆڵەمێش. ئەو شایەت حاڵا دوای 20 ساڵ بەسەر تێپەڕبوونی جەنگی داگیرکردنی عێراق لە 2003 دەگێڕێتەوە و دەڵێت بە پێی پلانی جەنگەکە سەدان سەرباز و ئەفسەری هێزی نخبەی عێراقی لە حرەس جمهوری و هێزی ئەمنی و حرەس خاس و چەند هێزێکی تایبەتی تر کە ژمارەیان 3000 سەرباز بوو بەنهێنی چوونە ناو فڕۆکەخانەی بەغدادەوە کە نخبەی مارێنجی ئەمریکی کۆنتڕۆڵیان کردبوو. بە پاڵپشتی هێزی ئاسمانی و موشکی عێراق ئەمریکیەکانیان گەمارۆدا و دەستیان کرد بە سوتاندنی نەوتی ڕەش بۆ ئەوەی فڕۆکە ئەمریکیەکان نەتوانن بە ئاسانی بردومانیان بکەن. ئەو ئەفسەرەی حرەس جمهوری کە خۆی لە شەڕەکەدا بۆ دەڵێت هێزە عێراقیەکان چەند تونێلێکیان تەقاندەوە کە پێشتر بۆ ڕێگری هێزەکانی ئەمریکا دروست کرابوو. ئەوە شوێندەی تر ئەمریکیەکانی ناو فڕۆکەخانەی شپرزە کرد و تۆقاند. بەڵام ئەمریکیەکان هەردەیان ویست بەردەوام بن لە پێشڕەوی. دەشڵێت ئەمریکیەکان تا گەیشتبوونە فڕۆکەخانەی بەغداد خۆیان لە شەڕی ناو شارەکان پاراستە بوو دەشیانە ویست لە بەغداد هەروە بکەن. ئەمریکیەکان دەیان ویست بە کەمترین زیان و بە خێرایی شەڕەکە یەکلایی بکەنەوە. هەر بۆیە پەنەیان برد بۆ بەکارهێنانی چەکی قەدەغەکرا و سووتێنەر لەو شەڕەدا.